مێژووی بەکارهێنانی نەوت وەک چەکێک لە شەڕەکاندا لە نووسینی ژیمان عەبدوڕڕەحمان. لە مێژەوە وتراوە شەڕەکان بۆ نەوت دەکرێن، بەڵام نەوت خۆی دەتوانێت چەکێک بێت و بڕیار لە شەڕەکان بدات، تەرازووی ململانیەکان بگۆڕێت. لە ئێستادا گژی و ئاڵۆزیەکانی ئێران و ئەمریکا لەسەر گەروی هۆرمۆز بەردەوامی هەیە. ڕێگریکردن لە تێپەڕبوونی 20 ملیۆن بەرمیلی نەوتی ڕۆژانە تەنگی بە ئابووری جیهان هەڵچنیوە و جیهان لە بەردەم کارەساتێکی گەورەدایە. کەواتە چۆن زێڕی ڕەش وەک چەکێک بەکارهێنرا بۆ ناچارکردنی نەیارەکان بۆ ملکەج بوون؟ سەرەتای پشتبەستن بە نەوت. جەنگی جیهانی یەکەم ململانەی سەربازی بوو کە تانگ و فڕۆکەی تێدا بەکارهێنرا. ئەمە ژوای کرد سوتەمەنی ببێتە پێویستێکی گرنگ بۆ سوپای ئەو سەردەمە. هاوپەیمانان رووسیا، بلژیک، فەڕەنسا، بریتانیا و سەربیا کنتڕۆڵکردنی سەرچاوەکانی وزەیان کردە چەکی یەکلاکەرەوە کە کۆمپانیایەک نەوتی ئینگلیزی فارسی BP ئێستا باڵادەستی دەریایی بریتانیای مسۆگەر کرد. بریتانیا لە ڕێگەی بەلەمەکانیەوە گەماروی بەسەر ئاڵمانیادا سەپاند و ڕێگری لە گەیشتنی نەوت بۆ بەندەرەکانی ئەو وڵاتە کرد. پەخستنی کەرتی وزە بووە هۆی کەمی سوتەمەنی و خۆراک لە ئاڵمانیا. لە ئەنجامدا زیاتر لە 9 ملیۆن کەس بەهۆی برسێتیەوە گیانیان لەدەستدا. یاخیبوونی سەربازان و ناڕازیانی هاوڵاتیان بووە هۆی سەرهەڵدانی شۆڕشەکانی ساڵی 1970 و لاوازبوونی حکوومەتی وڵاتەکە. گەماروی نەوت لە جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1940. لە کاتی جەنگی جیهانی دووەمدا لە ساڵی 1940دا ئەمریکا هەناردەکردنی کەرەستەی پیشەسازی سەربازیەکانی بۆ وڵاتی ژاپۆن سنووردار کرد بەهۆی سیاسەتە شەڕەنگێزەکانی ژاپۆن بەرامبەر بە وڵاتانی دراوسێ. لە تەمۆزی ساڵی 1941دا قەدەغەکردنی تەواوی هەناردەکردنی نەوت بۆ وڵاتەکەی ڕاگەیاند. ئەمەش گورزێکی وێرانکەر بوو بۆ ژاپۆن لەبەر ئەوەی وڵاتەکەی بۆ دابینکردنی پێداویستیە نەوتیەکانی پشتی بە ئەمریکا بەستە بوو. ئابووری ژاپۆن بووە هۆی گەمارۆی نەوت و بەرەودا ڕمان دەچوو. ئەمەش پاڵەنەرێکی ڕاستەوخۆی پشت هێرشە وێرانکەرەکەی بوو بۆ سەر بنکەی سەربازی ئەمریکا لە پیرڵ هاربێر کە بووە هۆی کوژرانی زیاتر لە 2000 سەرباز. دوای هێرشەکە ئەمریکا بە فەرمی جەنگی دژی ژاپۆن ڕاگەیاند. لە کۆتاییدا بووە هۆی شکستی ژاپۆن لە جەنگەکەدا. هێرشی سێقۆڵی و کشانەوەی هێزەکان. دوای بڕیارەکەی جەمال عەبدولناسر سەرۆکی میسر بۆ نیشتمانکردنی کەناڵی سویز لە 26 تەمۆزی 1956 بریتانیا، فەڕەنسا و ئیسرائیل هێرشێکی سەربازیان بۆ سەر میسر دەست پێ کرد. لە مێژووی میسردا بە هێرشی سێلایەنە ناسراوە. لە بەرامبەردا هێرشی سێلایەنەدا هەردوو وڵاتی سعودیە و سووریا لە ساڵی 1956دا ڕێگریان لە گەیشتنی نەوتی وڵاتەکەیان بۆ فەڕەنسا و بریتانیا کرد. کەناڵی سویز بە ڕووی کەشتیە نەوت هەڵگرەکاندا داخرا. قەیرانی وزە لە ڕۆژئاوای ئوروپا بەتایبەت لە هەردوو وڵاتی فەڕەنسا و بریتانیا سەری هەڵدا. ئەمە یەکەم بایکۆتی گەورەی نەوتی عەرەبی بوو. لەگەڵ فشارە نێودەوڵەتیەکان بووە هۆی کشانەوەی هێزی هێرشی سێلایەنە لە میسر. جەنگی بارهەڵگرەکانی 1984 بۆ 1988. دوای شۆڕشی ئێران لە ساڵی 1979 چیتر نەوتی ئێران بۆ هاوبەشکردنی متمانەپێکراوی ڕۆژئاوان نەبوو، بەڵکو کارتی فشار بوو لە دەستی تاران. لە شەڕی ئێران و عێراق 1980 بۆ 1988 بەکارهات. دوای ئەوەی هێزی ئاسمانی عێراق بەندەرەکانی ئێرانی کردە ئامانج بۆ ڕێگریکردن لە هەناردەکردنی نەوتی ئێران تۆڵەی کردەوە و هێرشی کردە سەر کەشتیە نەوت هەڵگرەکان لە کەنداوی عەرەبی بۆ پەخستنی هەناردەکردن. لەم بەشە گرنگەی جیهانەوە بانگەشەی ئەوەی کرد کە هەندێک لە دەوڵەتەکانی کەنداو پشتیوانی عێراق دەکەن لە شەڕدا لەگەڵ ئێران. چەکی زەوی سوتاو لە داگیرکردنی کوێیت لە ساڵی 1990. بە درێژایی مێژوو سوپاکان لە کاتی کشانەوە پشتیان بە سیاسەتی زەوی سوتاوەوە بەستووە. لەگەڵ بوونی نەوتی بە فاکتۆر و یەکلاکەرەوە لە شەڕدا، وڵاتان ئەم سیاسەتیان گرتە بەر بە وێرانکردنی کێڵگە و نەوتەکان بۆ ئەوەی دوژمن سوودمەند بێت.
دیارترین نمونەی ئەمەش لەشکرشکێنی عێراق بۆ سەر کوێیت لە ساڵی 1991 بوو. پێش کشانەوەکە زیاتر لە 600 بیرەنەوتی کوێیت سووتێنرا بۆ بربەستکردنی پێشڕەوی هێزەکانی هاوپەیمانیی نێودەوڵەتی و لەناوبردنی ژێرخانەی وزە و کەمکردنەوەی سامانی نەوتی کوێیت. ئاگرەکە بۆ ماوەی زیاتر لە 8 مانگ بەردەوام بوو. قەبارەی نەوتی سوتاویش بە 1 ملیارد و 500 میلیۆن بەرمیل مەزەند کرا. ئەمەش بووە یەکێک لە گەورەترین کارەساتەکانی ژینگە لە مێژووی مرۆڤایەتیدا. چەکی گەمارۆ لە سەردەمی هاوچەرخدا. لە 3 ساڵی ڕابردوودا نەوت بۆ هەندێک وڵاتانی بەرهەمهێنەر بوو بە نەفرەت. چەکێک نییە لە دەستی ئەواندا وەک جاران. ئێستا جلهێزەکان بەکاری دەهێنن بۆ سەپاندنی سزا بەسەر زۆرێک لە وڵاتان وەک ڕووسیا و ئێران. بەتەنها بەس نییە خاوەنی نەوت بێت، بۆ فرۆشتن دەبێت بە دۆلار لە ڕێگەی سیستمی بانکی جیهانەوە بفرۆشرێت. لەسەر ئاستی جیهانی کاتێک گەمارۆکان دەسەپێنرێن، ڕێگری لە هەناردەکردنی نەوت و بانکەکان دەکرێت کە نرخەکان بگوازرێنەوە بۆ وڵاتانی بەرهەمهێنەر، بەمەش نەوت لە ڕووی ئابووریەوە بێبەها دەبێت. لێرەدا دەپرسین: ئایا ئابووری سەدەی 21 دەتوانێت بەرگەی شۆکی نەوتی دیکە بگرێت ئەگەر گەروی هۆرمۆز هەروە بەداخراوی بمێنێتەوە؟